ترخي فلك دولتك الرجل ناشي لنا أفكاري أخاكم بشر رأيي خط لوني أعود أي مسيحا لا مبين الرجاء زوجتي بغينو نونتيمي كنت ذاري نزاكت مناجات بۆ هۆنراوانە ئەڵێن کە یا مەدح بێ یان پاڕانەوە بێ. مرحبا مرحبا يا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 يا شهر التراويح والتسبيح والتهليل. لە مزگەوتی گەورە وەختێکە مناڵێک بووم تۆزی چاوم کرا بۆ لەوێ مەجموعەیە کەسمە بینی لەوانە خواعفیان کە مەلا حەسەن مەلا محەممەد هەروە لە پێش ئەوان باوکی هونەرمەندی گەورە قادر دیلان یەکێ بوو لەو کەسانی کەوا لە مەولودا دەنگی زۆر خۆشبەشتی وتووە هەروەها باوکی کەریم کابان مەجموعەیەک لەو مامۆسایانە لە مزگەوتی گەورە قورئانیان خوێن ڕۆژانی جومعە. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. مەلا حەسەن و مەلا محەممەد طبعاً دوو کەسایەتی نابینای شاری سلێمانی بوون بە تایبەتی لە مزگەوتی گەورەیە پەروەردە بوون و ئەوەنگەی من کە لە خۆیانم بیستووە لە حاڵی حیاتەکە باسییان کردووە گو لە ناوەڕاستی چلەکانەوە ئێمە لە مزگەوتی گەورەین ڕۆژی جومعان خوێندنی قورئان هەیە پێشەوەی کە خوتبەکە دەست پێ بکات ئەو دوو کەسە لە مەحفەلە کە دائنیشتن قورئانیان نەخوێن تا چەند ساڵانەی ئەخیریش پێشەوەی عەمری خوا بکەن طبعاً هەر لێرە بوون هەر ئەوان قورئان خوێن بوون لە مەحفەلی مزگەوتی گەورە لە قاعەکە مەحفەل شوێنێکە تایبەتە بۆ قورئان خوێندەکانی ڕۆژی جومعان. لدى الدور فلك أمر ذليل حمزبون من لە ساڵی 1930 لە گەڕشی چوارباخ لە دایک بووە باوکمان خواعفۆیکە زۆر دیندار بوو بە دین بووە ئیتر ئەوە گەچفرۆش بووە لەلای مزگەوتی گەورەوە ئیترا خۆی یەکسەر کە نەختێک گەورە بووە پەلێ گرت و بردوێتی بۆ مزگەوتی گەورە و لەوێ چۆتە بەرخوێنن لەوێ فێری خوێنیان فێریان کردو بە ماوەیەکی خۆی زۆر زیرەک بوو زۆر دەنگیشی خۆش بوو بە ماوەیەکی کەم قورئان ختمەکات ئیتر کە قورئان ختمەکات دوای ئەوە لە ساڵانی لە 1950 لەوێ ئیتر لە دەنگیشی زۆر خۆشە بێت لە مزگەوتی گەورە دا ئەمەزرێت هەبێ بە قورئان خوێن و بانگەر لەوێ. چراغی روشنی جینم لناکایب عمرم 14 ساڵ بوو کە منیان ناوە بە حاجبە ئیتر خوا نسیبەکەی واهێنایە پێشەوەشم پێ کردووە 6 مناڵمانەیە خوانەی بڕێ ئەیگوم مانگی مەولوو هاتووە ئێتەوە من ڕۆحمە کێشێ ئیسراحەتی نەبوو هەشتی بەیانی ڕۆشتۆتە دەرەوە 12 شەو من بینیومە لە مانگی مەولووە ئیتر ئەم کابرایە لە مەولوو بووە چکم سەوتی خۆش بوو دەنگی خۆش بوو خەڵقەکەش خۆشیان نەویست 24 ساعتە گۆرانیە بوو دراوسەکانمانەیە گوو خۆزگەم بەخۆ ئامە خەنا گۆرانی بۆ لەکۆم گوو بۆ خۆی هێڵێ کەی بۆ منی هەڵێ لەنا
کەسکاریە خاکم بەسەر ڕۆی بەبای عمرم لە ڕاستیە حاجی مەلا محەممەد کابرایەکی تا بڵێ قورئان خوێنێکی چاک بووە خۆت نابیناکان هەمویان چاکن بەڵام بەخوا بەلای منەوە ئەو چاک بوو زۆر چاک بوو ئەمە یەک ئەمجا پیاوێکی مەقامزان بوو ئەهلی تەسەووف و متەدەین بوو لەگەڵ شێخانی بیارێت تێکەڵێکی باشی هەبوو نووسین و خۆنەوەی برایلی هەبووی هەڵکەنین ئاوا بەدەست ئەمانەی هەموو زانی کتێبی باشیە خۆنەوە و حتا لە قورئانەکە قورئانی بەدەستە خۆنەوە و جیاوازی مەلا محەممەد و نابیناکانی تر و لەگەڵ مەلا حەسەنە ئەم تۆزە جیاوازی هەبووەکەوە ئەم دووسێ سیفەتی تیا بوو بڵێن لە ئێمەیان نەبوو. باوکم لە 1920 لە شاری سلەیمانی لە گەڕێکی گۆژە لەدایک بووە. اینجا دوای ئەوە کە چۆتە حوجرە و فێری قورئان بووە. دوای ئەوە چۆتە لای ماڵی مامۆستا گەرمیانی فێری قورئان بووە لای ئەو. دوای ئەو لە هاتا بۆ تا 1948 کراوە بە قورئان خوێنی مزگەوتی گەورە. هەتا ئەو کاتێک کە کۆچی دوایی کردو هەر بەردەوام بووە لە مزگەوتی گەورە. باوکم فەرقی کوڕ و کچی نەکردووە. هەموو یەک و یەک سیر کردووە بەڵام خۆشەویستێکی تایبەتی شیاوە ماڵ و مناڵی خۆی ئەوەی داوامان کردبێ بۆی کردوین هیچ شتێکی لێ نەگرتوین قەتیش پێی نەوتین سەرتان داپۆشن دایمە پۆشن دوێتی خۆتان و خۆشتی خۆتان ئەمەیەکەوە لە سفاتەکانی باوکمان کاتێککە شێخ لەتیف خوا ئەفریقا هێنایەنەوە ئێمە مناڵ بووین چوینە سەربان سیرمانە کرد ئەو عالەمەمی قوڕێ پێوە و دوای جەنازە ئەکەو ئەو بتە شەو باوکم نەهاتەوە کە باوکم هاتۆ بانی بۆی گێڕانتەوە شێخی گەورەش ئەمری خوای کرد لەوێ قورئانی خوێنەوە تا بەیانی بەسەریەوە ئێستا قسە بۆ بکردایە 2 ساعتێکە لەبەری بوو هەموو کەس ینی لە عەشقی دەنگی باوکم و حاجی مەلا محەممەد حەوشەی مزگەوتی گەورە بەرنەئەکەوت دائیمەی خوات تەرجیلمانەوە تەرجیلی گرنگێکی هەبوو خۆی شەیوە هەبوو هەتا نیوەشۆ خەریکی ئەوە بوو بەخوا شەوێکیان ئێمە مناڵ بنووک و ئێستا بیر بە تەرجیلەکەی خراپ بوو ماڵی نووری وەشتی ئەو دیومان بوون ڕەم بێت 10 جار ئێمەی نردبێ هەتا کاگنووری سەعات 12 شەو هاتوێتەوە 12 شەو بەدەستی خۆم بەخوا زۆری بچوو بووم تەرجیلەکەم بۆ برد بەیانی خوشکەکەی هات لە سەربانەوەتی ئەو کاکەم تەرجیلەکەی چا کردووە بەراقی بۆ ئەو شتەی بۆ کرایە مردم کە دنیا پشتی ئەو ڕووی لە دنیا کەپوونی زاڵەیە بۆچی پیرەزاڵی پیرەزاناوێک لە دەروێش و شاویە ئەم فاحیشەیە خراکە حاشا گەر ئەهلی غیرەت بەلەو بێ لە خۆی و ئەهلی حاشا بێ مەلا حەسەن من لە قەدیمە 50 ساڵ زیاتر ئێمە یەکتری ناسین لەگەڵ مەلا محەممەد خوالبیان خۆش بێ ئینشاءڵڵا ئێمە دایمە لە مەولود ختمی ئەملا بوونێتر هەر مناسەباتێ وایە بەبێ مەلا حەسەن و مەلا محەممەد نەیەکرا مەلا حەسەن ئەوەی کە من بە خزمەتی گەیشتم وتی ڕۆڵە من 57 ساڵە لە مزگەوتی گەورە قورئان ئەخوێنم يا حنان يا منان يا ذا الكرم والإحسان ثبت قلبنا بالإيمان نرجو عفوك والغفران يا رسول الله اشفع لنا يوم الزحام زۆر سرودی ئاینیم ڕەنگە لەبەر بێوەکو ئاوازەکانی پێ و سەردەمانەیە لەبیرم ماوە بەڕاستی لەسەر ئەو نەهجە جوستومە چەندین ئیش و کاری تر بکەم کەوا زۆر جاپەران بردەوە بۆ هەندێک گۆرانی بێشکەوە ئەو گۆرانێ بۆم بڵێن بۆ شێوازە سێرم کردووە لاەنە ڕۆحەکەیان تیانە بووە وەکو ئەوی کە مەبەستمە بەو نوعی بێڵێن من دەنگم خۆش نییە وەکو گۆرانی بێش بەڕاستی بەڵام ئەزانم ئەدای ئەو شتە چۆن ئەبێ بکرێت و چۆن بوترێتوانە بۆیە مەجبورم بە دەنگی خۆم ئەموت تا ڕادەیەک چۆتە ناو دڵی خەڵکیشەوە لە ڕووی بەستەکانیەوە بەستەکانی
زۆر جار لە هەندێک وڵاتانی دراوسێ میلۆدیەکان وەگیراوە زۆریشی میلۆدی فۆلکلۆریە یعنی لە میلۆدی فۆلکلۆریەکان لە زیاتر بە گۆرانی شعبی ئەوانە بوترێ بەستایشە ئاینەکان ئەوترێ مەسەر وەکو ئەی پێغەمبەریشی کردەوە بە یەک دوو شێوازەوتێ لای بە کوردی بازەکەی پێڵێ بول بە نەغمای دڵکێش و خۆشی لێ ئای پێغەمبەری شیرین کردەوە ینی ئاوازەکانیان گونجان لەگەڵ ئاوازی میلیە بۆ شێوازان وتوانە لەم ئاخریانەیشە ئیتر لە هەشتاکان وردەوردە ئاوازدانانی تایبەت بۆشتی ستایشی ئاینی دەستی پێکرد من خۆم لە سێمانی وەکو سەرەتای هەنگاوێکم نا بۆ شتەیە وتوانین مەجموعەکی زۆر لەو سرود و لەو شتانە بە ئاوازی تازە دابنێم و بە ئاوازی تازە بیان لێمەوە مەولودنامەی کۆن هەبوو کە بەدەستخەتی کاکم نووسراوە بە ڕەحمەت بێ قوربانی ناو چەند خۆشە ئەوەی تیا بوو ئەوە هێنام ئاوازێکی تازەم لەبەر کرد بیرمە وەختی خۆی لە جامیعەی سلێمانی لە سوێدەکە ئەوێ هونەرمەند کەریم کابان و لەگەڵ یەک دوو برادەری مەسیحی کۆرس بوون لەگەڵمە سەروەری برازان دەفەکەی لەگەڵا لیا و خۆشم عودم لیا و گۆرانەکەم هەوت یەکەم جارم بوو ئایا گۆرانی بڵێم ئایا ئەو بڵم بەڵام خۆشەویستی ئیشەکە ئەوە چوە دڵمەوە ئەوە بوو ئەوم کرد کە تۆمارم کردوانە وتم بۆچی نیشێم بە تەلەڤیزیۆن وەختە تەلەڤیزیۆنی کەرکوب بوو تمزان بەشکم تۆمارەکەن ئەوە بوو بە تەولیف ئەوتە بە هینی سینەمایی هەبوو کامری ڤیدیۆ نەبوو بەم شێوازە تەولیفێکی جوانیان بۆ کردم خەڵک چوە دڵیەوە من کارم بۆ زۆر لەو کەسانە کردو هەتا بۆ خوا لە خۆشبان مەلا محەممەد و مەلا حەسەن لە سەرەتای نەوەدەکانە بردمن لە تەلەڤیزیۆنی گەری کوردستان ژمارەی زۆر مناجات بۆمان تومارکردن بەداخەوە چەندانی کێنبێ کە لای خۆمما بوو ئەوانی کە هەموو فەوتان هەندێکی کردێکیان مامۆستا مەلا حەسەنم هێنا بۆ ماڵەوە بە مۆسیقە لەگەڵیا شتم تۆمار کرد مامۆستا مەلا محەممەد فریای ئەوەی نەکەوتم بەڵام دەنگەکەی هەبوو لە لام بۆ نوعیکە خۆی ویستم لە ماڵەوە مۆسیقە بخستە سەری توانین بە شتێکی سەرکەوتوانەی بێن بە گوێچکەی خەڵکە خيالنا وقريتهم أمنا شك شيداب باوکم کتێبێ بوو بە پەنجەی خوێنەوانێ بە پەنجەی خوێنەوانە قورئانیش بوو هەموو وەکو جەریدەش جەریدەکانیشی تیا بوو یعنی بێ لە قورئانیش کە بۆ ئاوا سێریەکەم باوکۆ چییە ئەیگو جەریدەی ئەو زەمانێشی تیا بووە کە بزانێت چی هەمووی ئەنووسی ئەجا ئەشی نووسی دەرزی بوو وەکو دەرزی وا بوو سەرێکی ئاوا خڕی هەبوو نوکێکی دەرزی هەبوو قەبایەکی دینێکی دانا تەختەیە قاقەزەکەی خستە سەری ئاوا ئەینووسی ئەوەی ئەەکەی نووسی بە پەنجە ئاوە ئەمە ئەم کتێبانە ئەمە چەنەها کتێبی هەیە هەمووی لە شوێنان بۆی هاتووە ئەمە یەکێکیان گڵستانی سعدی ئەمە لە شوێن لە هەست شوێنێک بچوایە کێکە بچوایە داوای ئەکرد ئەم کتێبانەی بۆ هات ئەم کتێبانەش هەمووی بە پەنجەی خوێنەوە ئاوە ئەگە دانیشتی شایە خۆی ئەینووسیەوە خۆشی ئەم کتێبانەی ئەنووسیەوە وەرەقەی دانا وەکو دەرزی وا بوو ئاوا دای ئەنا لەسەر کتێبەکانی تر خۆت چی لە دڵی خۆی توانی بە قورئانەکەم نووسێ بە دەرزیە هەموو شتێکی بوو بۆە بە دەرزیەکەی نووسیات شعریش توانی هەر بەو دەرزیە ئەینووسی قەڵەمی پێوتە ئیتر ئەمانێت تا ئێستاوە ماوە تەفسیری قورئانە ئەمانە ئەمە تا 1970 بۆی هاتوو ئەمانە هەمووی ئەمەشە تەفسیری قورئان ئەمە ئیتر لە میسر هات لە بەغاو بۆیە هات نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين على أن نبدل أمثالكم وننشئكم فيما لا تعلمون
ئەمەش نمونەیەکی حاجی مەلا محەممەد بە زۆری مەقامی هینی بەکارهێنا مەقامی سەبا و ئەوانەی بەکارهێنا بەڵام بە زۆری ئەم شعرەشی زۆرەوت ئەو شعرەی حەمدی محەممەد ڕوڕەشی دەرگانەکەی تۆ ببێ هەرچی هەم بێشک ڕێجی ئاستانەکەی تۆ ببێ ئەمیش بە زۆری ئەم شعرانەی بەکارهێنا لەگەڵ پارچە هۆنراوەیەکی کەیکە ئەوی شەری حەمدیە یا رسول الله زەلیل و دڵحەزین من ڕەحمەتێ بەم شێوەیە لە پێش بانگە جاری وابوو چارێکێک 20 دقە ئەمانەیان وتم جا بانگەکەیانێ هەندێکی تایبەتیان ئەوت زۆر تایبەت بوو بە شاری سلێمانی هەستمە کرد ینی ئەوەی لە دەنگی ئەوانە ئەمبیست لە دەنگی مەلای هەولێری نەمەبیست یا لە مەلای کەرکووکی نەمەویست کات چۆمانە کرد یا لە هەڵەبجە نەمان شتێک بوو تایبەت بوو بە کەلتوری ئێرە تایبەتمەندیەکەی ئەوە بوو هەندێک لەو مەقامانە وا دروستیان کردبوو لەگەڵ خۆیانە کە لە چوارچەوەی بایا تا بوو یا سێگا بواە یا ڕاست بواە تایبەتیان کرد بە شێوەی مۆرکی سێمانی بەدیانە کرد بەبرە ئەو شێک زۆر دڵخۆشکەر بووم کە من لەم ئاخرانەکەەوە سەیری جۆم لێگرتووە لە مەقامەکانە بزەبت ئەوەیە ئەو تەسەوەر بوو کە لای خۆم هەبوو کەوا ئەمە مەقامێکن تایبەتن بە وتنی شاری سلێمانی ڕاستی ئەزمەی گەورەمان ئێمە لە بانگانایە زۆر دەنگ ناخۆشێت لە مزگەوتەکانە بانگان کاڵی بۆ چێڵی کەس نییە بانگ وایە هەر ئەوە نەبێت من پرۆسێکم تەقدیم کرد بە ڕاستی وتم کاکە ئەتوانی ئەمانەی کەین بە کاسێتێک یاخۆت بە فلاشێک ئەکەی بە جیازێکە و بانگێکی خۆش دەنگێکی خۆش خەڵکەکە ڕائکێشێ ئەم پرۆسەیە ساڵی 1970 لە سلێمانی تەنفیزیان کرد لە مزگەوتی گەورەوە خەریب و تەعمیمەوە بووە سەر مزگەوتەکانە بەداخەوە شۆڕشی ساڵی 5 ئەوە وەزعکەی لێ هینکردین ئەویان وازیان لێ هێناویتر گەڕان و سەر شەکۆنەکان ئەبینی لە تورکیا بانی بەیانی بەنەوە مەقامێکەوتێ هینی وەڕۆ بەنەوە مەقامێکەوتێ هینی عسر نەوعەکە هی مەغریب نەوعەکە عیشا نەوعەکە طقوسەکانیان تایبەتە ئەی باشە لەم ناو ئەم کوردەواریە ئەم هەموو شتە جوانانە هەیە ناتوانین ئەوە بکەین ینی بەیانیان تۆ خەبەرت بێتەوە بە دەنگی خۆش خەبەری بێتەوە یاخود بە دەنگی ناساس یعنی بەڕاستی دەنگ خۆشەکە بێ ڕاکی بەرامبەریە لەگەڵ یاڕووی دەنگ ناخۆشەکە بێ ڕەنگە دەفەکەی بگوێچکە تا بۆی جۆ لێ نەبێ الوداع أيا شهر رمضان الوداع أيا شهر الخير والبركة والإحسان يا الوداع وڵی تا هەشتاکانیش لە ڕەمەزانە بە تایبەتی جگە لە هەموو بەیانێکیوان کە مەلا حەسەن و ئەمە مەلا ئیسماعیل و ئەم جەماعەتی لە مزگەوتی گەورە بە تایبەتی مزگەوتی گەورە قەت نافاتەوە لە هەموو مزگەوتەکانی کەژە و مناجاتە هەبوو بەڵام ئێستا وەکو وتم وەکو ئاماژەمان پێکرد ئەمانە کۆمەڵێکیان نیانێشتووە کۆمەڵێکی کەژ ئیتر وەکو ناحەیەکی مادی خەڵک بە پەلا وەکو چۆن بەداخەوە کە ئەڵێ بانۆژەکەم لە کۆڵکەم و بۆی دەرەچێ ئەڕوا نەوەڵای ئێستا نەماوە هەرچەنگە گەربیەنە دەست ئێمە ئەیکەین بەڵام ئێستا تقریبان لە دەست ئێمە دەرچووە لە دەست نابینەکانە نەماوە و مامۆستا ئاینەکانی خۆشمان زۆر احتیمامی پێ نایەن وەکوان نەڵێن بیدعەیە ئەمانش بێدەنگیان لێ کردووە لەبەرەوە نەوەڵا بەداخەوە نەماوە ئێستا غنچە گوڵم ماچم بێنە مەشکێنە دڵم باوکم لە 2001 جەڵدە لێیە لە 2011 ئەمری خوای کرد 9 ساڵ خزمەتم کردو بەتەنیا 9 ساڵ هەر خۆم و ئەو لە ماڵا بوون خزمەتم کردو زۆر یەکتریان خۆشەویست هەتا مەلا محەممەد و پێشەوەی کە
باوکم ئەمری خوای نەکردبوو ئەو نەخۆشکە و لە جێگاکە و مەلا محەمەوە باوکم بەخوا چوو خۆی لە دەوری گێڕە ئەمنەی خۆشەویست ینی خۆشەویستی بینی ئەو دوانە ناگەڕێتەوە مەلا محەمەد و مەلا حەسەن خوالیان خۆش بێ ئەوەی ئەوان کردیانیانێ بەڕاستی مەدرسەیە بوون بۆ ئێمە ئیسان قوربان بێسفەد نەبێ 4/2/2002 باوکم ئەمری خوای کردووە دوای 20 ڕۆژی دایکم ئەمری خوای کردووە ئیتر ماڵی باوکم بەتەواوەتی چۆڵ لنا كسكاري خاتم بسراي ببعمر خوايا بن جاني قال بركاتي كسمر بدايته لما لا يعني عمر هم يعني أبيع وقتي